إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أمر إن شاء الله قرخوا يارمتي من بدا باسي آدابكاني درچون لمالو چون وبو مالك إن شاء الله بإذن خوي پروردگار. سرتابو حديثة دسي بيكين ك رسول الله أفرمي صلى الله عليه وسلم هر کەسێک پێش ئەوەی دەرچێ لە ماڵ دوو ڕکات نوێژ بکە، خوای پەروەردگار ئەی پارێزێ لە شەڕ لە خراپە. و هەر کەسێکیش کاتێک ئەچێتەوە بۆ ماڵ سەرەتا دوو ڕکات نوێژ بکە، ئەوە بێگومان خوای پەروەردگار ئەی پارێزێ لە شەڕ و لە خراپە. دیارە بێکە کاتی باسی ئەم حەدیثەمان کرد، مام حاجی پرسیارێکی لێ کردین، پرسیارەکەی زۆر جوان و واقعی بوو. وتی ئایا ئێمە لە ڕۆژێکا جاری وا هەیە چەند جارێک ئەچینەوە بۆ ماڵ و چەند جارێک دەرەچین؟ هەموو جارێک ئێمە ئەچینەوە بۆ ماڵ و دەرەچین دوو ڕکاتە نوێژەکە بکەین؟ زیاتر ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی سەفەرە ئەمە جێبەجێ کردووە. بەڵام تو ئەگەر لە کاتەکانی تریشا جێبەجێ بکەی بە پێی حەدیثەکە کە دیاری نەکردە لەگەڵ سەفەرە لە ڕۆژێکا یەک جار، بۆ نمونە بەیانیان کاتێ دەرەچی بۆ کاسبێکت یەک جار بیکەی و ئێوارەش کاتێ گەڕیتەوە یەک جار بیکەی بە ئیزنی خوای پەروەردگار هەربەری ئەو خێرە ئەکەوێت کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم. دووهەم شت خۆشەویستەکانم لەو ئادابانەی کە گرنگە ئێمە جێبەجێ بکەین ئەوەیە کە سەلام لە ماڵ و مناڵت بکەی کاتی هاتیتەوە بۆ ماڵ. خوای تعالی فەرمێ لە قورئانی پیرۆزە لە سورەتی نور آية 61 أفرمي فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم تحية من عند الله مباركة طيبة. هر مالك هبه هر مالك مالي خوشت كاتي هاتي توا يا روشت هر مالك واجر مالي خوشت به سلام بك أجر كسيتي أنا بو سلام لأخوتش بك هر أبي السلام علينا وعلى عباد الله الصالحين. يا ليلة أنفسكم بمعنى يعني كسكاري خده كسكاري خد بشكل خد يعني سلام لك سكارك بك لجنكت لمن على كانت براينا زن سلام معناه ايش السلام وشيء السلام يعني هي مني واشتي برجة بسرتانا يعني توها مجالك كأقريته بمال دعاي هي مني واشتي بمال ومن علي خوتك زين شي بركتك يعني نبي ألم بركته مالو منالك خود بيبش بكي بو زور زور قرنقة أو تيبيني يبكي. سيم خال خوش يسكانم توقع كردن لحديثكي براء كل عازبها لحديثكي براء كل عازبها توا رزاي خوي ليبي أفرمي رسول الله فرمي صلى الله عليه وسلم هركات يدوم مسلمان أجن بيكتري كتوقع قال يكاكن إلا خوي پروردگار بردوام لجناح خوش به حتى لا يرجع بنوا كانت توقع قلب الصوماني كاكي بردوام خوي تعالى ليت خوش به ملائكة رحمتي خوي أرجع بسرتها الملائكة دعاء خير بواك حتى لا يرجع بيتوا شان قرنجا إما جيشين بيكتري توقع كين لقال يكا توقع كردن لقال يكا خير وبركته. خوێندنی ذکری چوونەوە بۆ ماڵ. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم ئەگەر کەسێک لە ئێوە چوویەوە بۆ ماڵی خۆی لە کاتی چوونە ژوورەوە ئەگەر ذکری خوا بکە و کاتێکە نان ئەخوا دەستی پێەکە ذکری خوا بکە یعنی بسم الله بکە شەیطان ئەڵێ ئیتر نەمانەوەتان هەیە لەم ماڵە نەخواردنتانیش لەم ماڵەیە هەیە يعني بێبەشە بن لەمانەوە و لە خواردنیش. بەڵام ئەگەر چوویەوە بۆ ماڵ
بەڵام ئەگەر هەر یەکێ لە ئێمە چوویەوە بۆ ماڵ و ذکری خوای نەکرد کاتی ئەچێتە ژوورەوە و لە کاتی خواردن و خواردنەوەیان ذکری خوای نەکرد، ئەوە شەیطانەکان مژدە بە یەکەدەن ئەڵێن ئەوە ئیتر مانەوەشمان هەیە لەم ماڵە و خواردنیشمان لەم ماڵەیە هەیە. بیرکەرەوە ماڵێک کە شەیطان تایە بمێنێتەوە و شەیطان تایە تێر بێ. زۆرینەی ماڵە موسڵمانەکان ئێستا شەیطان تایە تێرە و بە ئیسراحەت ئەخەوێ. بۆیە لە ماڵەکانمانە بەردەوام ئاژاو و کێشە هەیە، بەردەوام ژن و پیا و حەز لە یەک ناکەن، میڕ لە یەکەکەن، بەردەوام لە بین مناڵەکانتە لە ماڵەوە کێشە هەیە. خێر و بەرەکەت سوبحان الله لەو ماڵەیان نییە، هەر خێر و بەرەکەت سەیرەکەی بەردەوام شت ڕاکێشن بۆ ماڵ هیچی نامێنێت، هیچی نامێنێت. بەڵام جاران خواردنێکی کەم ئەهێنرا بەرەکەتێکی زۆری تیا بوو، ئاژاوە زۆر زۆر کەم بوو لە ناو ماڵەکانمانە. خاڵی پێنجەم خۆشەویستەکانم، کاتێ ئینسان ئەچێتەوە بۆ ماڵ باش وایە سیواک بکە، دگان بشۆرێ، دگان پاک کاتەوە. کاتێ پرسیارن لە دایکی ئیمانداران خاتو عایشەی خانەوادەی ڕەسوڵ الله کرد صلی الله عليه وسلم، کاتێ پێغەمبەر دێتەوە بۆ ماڵ یەکەم شتێک چی ئەکا؟ یعنی یەکەم کار کە ئەنجامێدا چییە؟ فەرمووی پێغەمبەری خوا ئەگەر بگەڕایەتەوە بۆ ماڵ سەرەتا بە سیواک دەستی پێکرد. خۆ سیواک لە چەند کاتێکە، لە هەموو کاتێکە سیواک سنەتە، بەڵام لە چەند کاتێکە زۆر جەختی لەسەر کراوە. لە کاتی نوێشکردنا کاتێ دەستنوێژەکری بە جوانی لە کات دەستنوێژەکەتە سیواکەکەی، و کاتێ قورئان ئەخوێنی، و لە کاتە مبارەکەکانە کاتی هەڵەسی شەو بۆ شەو نوێژی. ئەی باشە قەینا بۆ ماڵەوە بۆچی؟ زانایانە فەرمن بۆ ئەوەی دەرکەوێت کە ئەگەڕێیتەوە بە ماڵ تۆ خۆت ڕێک و پێکەکەی بۆ خێزانەکەت. زۆر گرنگە ئینسان کە ئەگەڕێتەوە بە ماڵ وەکو بڵێ بە بۆنی دەمی خۆشەوە بە تەرتیباتەوە، ئەگەر حتا عەتریشت هەبێ هەندێ عەتریش لە خۆت بەی دلیل بێ کە تۆ بە ڕێک و پێکی هاتیتەوە بە ماڵ. ئێمەی مسلمان دائیمەن مخەربەتترین کەسین لە ماڵەوە، کە دەرەچین هەرچی جوانەکانمانەیە بۆ دەرەوەیە، حتا ژن و پیاومان سبحان الله. حتا کاتێ خانوو دروستەکەین هەرچی گرنگی هەیە و پارەمانەیە سەرفەکەین لەسەر شوێنی میوان، بەڵام شوێنی میوانیش کە ئەگەر تو لە ماوەی جارێکە میوانێکت بێت مەسروفێکی زۆری تیاکەیت، بەڵام کەمترین مەسروف لەو شوێناکەی کە خۆت بە بەردەوامی تیاییت کە شوێنی خەوتنەکەتە. یعنی خۆی ئەبێ ئینسان زۆر زۆر گرنگی بە ژووری خەوتنەکەی بە کە لەگەڵ خێزانەکەت تو ئەخەوی ئەو ژوورەتە با جوانترین و پاکترین و پوخترین ژوور بێ، لەبەرەوەی دائیمەن یەکتریتان خۆش بێ. بەڵام سبحان الله ئێمە ژووری میوان لامان گرنگە، بەس حەزەکەین خەڵق ڕازیکەین لە خۆمان. یعنی سبحان الله، ومن ناڵێم ئێحتیمامدان بە میوان خراپە، بەڵام تۆ هەرچی گرنگی هەیە بۆ خەڵکە بۆ دەرەوەیە، بەڵام بۆ ماڵەوە نە، بۆ ماڵەوە نە، بەداخەوە. یعنی خاڵی شەشەم ئێحتیمامدان بە پاکی. زۆر پێویستە ئینسانی مسلمان هاتەوە ئێحتیمام بە گرنگی بە پاکی بدات. تەنانەت ئەگەر سەیرت کرد ماڵ شپرزە، خێزانەکەت مەشغوڵی مناڵەکانە، بە هەر بە مناڵ ئاگەیە، هەر بە خواردن ئامادەکردن ئاگەیە، ئەگەر پێویستی کرد یارمەتی بدەیت. پرسیارن لە خانەوادەکەی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم دەربارەی ئەوەی کە پێغەمبەری خوا دێتەوە ماڵ چیەکە؟ فەرموویان کە پێغەمبەری خوا دێتەوە بۆ ماڵ هاوکاری خێزانەکانیەکە. تەسەوڕەکەن ئێستا هاوکاریکردنی خێزانەکان عیبە بەداخەوە، یعنی عیبەیە ئەگەر کەسێک لە ماڵەوە پیاوێک ئەگەر هاوکاری ژنەکەی بکە، ئەگەر هاوکاری ژنەکەی بکە هەر زۆر زۆر لە ناو خەڵکا بێقیمەتە. مع العلم ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئێمە ئەڕۆینەوە کە دائنشین ئیلا هەموو شتێ بێ ژنەکە بیکە. چەندیە ئەو ژنە سەرقاڵە، چەندیە ئەو ژنە ماڵ هیلاکی کردووە، ماندووی کردووە، بەڵام ئەبێ هەموو ئیش هەتا پەرداخە ئاوەکەش ئەبێ دائیمەن ئەو حازری کردبێ. حوتەم خاڵ خۆشەویستەکانم، پاراستنی نهێنیەکانی ناوماڵ. زۆر گرنگە ئینسانی مسلمان نهێنی ناوماڵی خۆی لای کەس باس نەکات و لە بەردەم کەسە بەری نەخات، لە گفتوگویا لە دەمەتەقەیە نەکەی ئەسرار و نهێنی ناوماڵی خۆت باسکەی. با بزانن کارەساتی گەورە لەمە ڕووی داوە. کاتێ پیاو ئاگای لە دەمی خۆی نییە باسی ماڵی خۆی ئەکا، کورە براینە خەڵکەی باسی ژنی خۆی ئەکا، یعنی باسی جوانی ژنەکەی خۆی ئەکا. یعنی بەداخەوە لە بەرنامەیەکە لەم یەک دوو ڕۆژە بینیم بەڕێزێک باسی ژنەکەی خۆی ئەکا و جوانی ژنەکەی خۆی ئەکا، کردویانە مانشێت و تایتڵ کەوا فڵانە کەس ئەڵێ ژنەکەم جوانە. بەداخەوە ئەی چاو نەفەس، خەڵکەیە ڕسمی ژنەکەی خۆی، ڕسمی عایلەکەی خۆی ئەڕوای داتە فەیسبوک،
ڕسمی ژن توخوا براینە پیاوت دیە ڕسمی ژنەکەی خۆی عرض خەڵکە زۆر عجیبە یعنی مسلمان ئەهلی مزگەوت ئەهلی جمعە و جەماعەت خاڵێکی تر خۆشەویستەکانم جوانترین لەفظ بەکاربێنە لە گفتوگۆکردن لەگەڵ ژنەکەتە لەگەڵ مناڵەکانتە جوانترین و پوختترین وشە بۆ ئەوان بەکاری بێرە خەڵکی تر کێشە نییە هەیە لە دەرەوە زۆر پیاوێ مهمە بەڵام گەشتە ماڵ ئاگرە گەیشتە ماڵ ئاگرە کە ئەڕاتە دەرەوە کە لەی شەکەرە توخوا ئەوە ڕێک پێچەوانەی حەدیثەکەی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم فەرمووی باشترین کەسان ئەوەیە بۆ ماڵ و مناڵەکەی خۆی باش بێت یعنی ئەمانە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئەمجا سنەت یەکێکی خاڵێکی تر ئەو نوێژە سنەتانەی کە ئەکەوێتە دوای نوێژە فەرزەکان هەوڵ بدە دائیمەن لە مزگەوت ئەمەیکە زۆر جار بیبەرەوە بۆ ماڵ ئەگەر ژنەکەت نوێژی نەکرد بێ بیکە بە جەماعەت بیکە بە پێشنوێژی و با ژنەکەت و مناڵەکان لە پشتۆ لەگەڵتان نوێژ بکەن یعنی ئەو سنەتەی کە ئەیبێتەوە ماڵ ئەتوانی بیکەی بە جەماعەت پێشنوێژی بکەیت و ژنەکەت لە پشتۆ فەرزەکە بکات و سنەت بکەیت ئەو فەرزەکە بکە مناڵەکان فەرزەکە بکەن ئەوەشە زۆر گرنگە خۆشەویستەکانم قورئان خوێندن لە ناو ماڵی خۆتە زۆر گرنگە ئەم خاڵانە زۆر گرنگە ان شاء الله تعالى ئەگەر خوای گەورەمان تێڵە بۆ سبەی زیاتر لەسەر یەچین داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە لەو کەسانەمان بگێڕێت کە جێبەجێکەری سنەتەکانی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم